بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وحده ونصر عبده وعز جنده وهزم الأحزاب وحده وبه نستعين ونتوكل عليه، والصلاة والسلام على محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. وما بعد، خۆمە پێخشاڵتە ئەزانم کە بۆ جارێکتر لە خزمەتدارم بەتابەتی بۆ تەواوکردنی و بابەتەی کە چەند تەکنیکێک بۆ پەروەردەکردنی لایەنی ویجدانی دیارە ئێمە باسی کۆمەڵێک خاڵمان کرد لەو بابەتانی کە هەبوون. گەیشتنە تەکنیکێک کە باسی ئەومان کرد کە کۆمەڵێک تەکنیکمان هەیە چۆن بتوانین مناڵێک بە شێوازێکی تەندروست گەشە پێ بکرێت، واتە بێ ئەوەی کە جوهدێکی زۆر بکەیت و مناڵێکی تەندروست دەربچێت بەتابەتی لە ڕێی کۆمەڵک تەکنیکەوە کە ئەو تەکنیکانە بریتی بوون لە کۆمەڵە تەکنیکێکی لاشعوری، واتە کەمترین ڕێگە و زۆرترین کاریگەری لەسەر مناڵەکانمان بەجێ بهێڵە. ئێمە لەو تەکنیکانە پێشتر کە بە پلەیەک عەرزم کردەوە جارێکی تر بۆتان بۆی کەوا ببینن ئەومان پیشاندایە کە کۆمەڵێک تەکنیک هەن لە ئەوەی کە زۆر بە کورتی کاریگەریەکی زۆر لەسەر مناڵ بەجێهێڵە. یەکێک لەو تەکنیکانی کە پێی گەیشتین بۆ تەکمیلی ئەو تەکنیکانە بریتێ لە یەکباری لە هەموو سیفەت و لە هەموو سیفەتەکان و لە هەموو کاتەکان. بەڕێزان، ئێمە شعوری مناڵ زۆر جار هەیە کە جوان دیقەتی باوک و دایکەدا حەزەکەم و شتێکە زۆر گرنگە بیزانێت. دایک و باوک ئەبێ ئەم سیفەتەیە جوان یعنی لە لای خۆی هەڵگرێت کە زۆر گرنگە. منداڵ سیفەتی دیقەتی زۆر بەهێزترە لە سیفەتی دیقەتی کەسی گەورە، واتە مناڵ دیقەتی یان تەرکیزی زۆر زیاترە لە کەسی گەورە. لە کاتێکا ئێمە کە بوون نەبینیم مناڵەکانمان هەموو سیفەتەکانی ئێمە ئابینن، خاستن بە شعور ئەیبینێ و بە لاشعور زۆر زیاتر و جوانتر و باشتر ئەیبینێ. اینجا ئەگەر هاتوو ئێمە کەم و کوڕیەکمان نوان لە کاتی ڕەفتارەکانمانە، هەر کەم و کوڕیە کە نوانمان ئەو کەم و کوڕیە ئەبێتە هۆی ئەوەی کە گرفتێک دروستەکا بۆ ئەو مناڵە. جاری وا هەیە کە ئێمە سەدان جار ڕازگۆ بین لەگەڵ مناڵەکەمانە، بەڵام تەنها جارێک کە درۆ ئەەکەی مناڵەکە ئەمە لە لاشعوری هەڵەگرێ بەقەدەر ئەو 50 جارەیە کە ڕازگۆ بوویتە جارێکیش شتێکی غەریب و سیفەتێکی غەریبە بینێ لە هاوپێی ئەوانە یا لە هاوشانی ئەوانە دایەنات. کەواتە تۆ سەدان جار ڕازگۆ بە لەگەڵ مناڵەکەت، تەنها جارێک ئەگەر ناڕاز بووین، ئەگەر هاتوو بۆ تەنها جارێک ناڕاز بووین، ئەم مناڵە چۆن هەموو ڕازگۆیەکان یەک شێوە و یەک قاڵبە یەک دیمەنەکەی بۆ دروستەکە کە سیفەتی ڕازگۆیەتیە، بەڵام جیاوازە لە شوێنی بەکارهێنانەکانی. بەڵام ئەگەر هاتوو تەنها جارێک کە درۆمان کرد لەگەڵ یاچیەکە هاوشێوەی ئەوە نموزەجێکی تازەی سلوکی لە لاشعوریا دانا، ئەویش لە هەمان ئەو کاتانی کە تۆ بەکاریهێنی بە هەمان شێواز بەکاری ئەهێنێ. بۆیە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە کە ئێمە ڕازگۆیەتی لە ژیانە، یەک ئاراستەیی لە ژیانە پێویستەکە هەموو کاتێکمە هەمان بێ. زۆر جار هەیە سیفەتی مناڵەکەمان سیفەتێکی جوانەکە پێی پێەکەنین وەسفیەکەین زۆر باشە، جارێکی تر دەیان جار وەسفی مناڵەکەمانەکەن، بەڵام ترسناکیەک لەو ترسناکانە ئەوەیە کە جارێک لەو جارانە هەر ئەو سیفەتێک کە مەدحت کردووە عقوبەی دەی لەسەری، یان ئەو سیفەتانی کە پێی پێکەنیوی دواتر منعیکەی. ئەمە زۆر ترسناکە لەسەر مناڵ، چونکە مناڵ ئەمە وەرئەگرێ دواتر لە ژیانی ڕۆژانەیە کاری لێکات. سیاغەی شخصیەتی بە شێوازێکە بێ هەموو کاتێک هەوڵ بدات کە ئەم نموزەجانش وەرەگرێ و بەجێهێنێ لە ڕەفتارەکانی خۆیان. واتە ئێمە خۆمان جاری وا هەیە پێی ئەڵێن ئەم سیفەتە خراپەت بۆ مناڵێکی یەکەم جار جوێنێکە پێدا، بەڵام ئەگەر یەک جارێ پێی پێکەنیتی دواتر سەدان جاکە لێدەی دایکێکی ناکامڵی کەسایەتێکی مەهزوز لە ناو کەسایەتی ئەو مناڵە دروستەکەی، دوو معیاری دروستەکەی لە یەک کاتێکە، دوو ئاراستەیی دروستەکەی لە یەک کاتێکە کە ئەمە هەموو کاتێک هەڕەشەی لەسەر بنیادی کەسایەتی مناڵ. بۆیە پێویستەکە هەموو کاتێک ئەگەر سیفەتێ خراپ بوو ئەبێ زۆر بە جوانی هەموو کاتێک لەگەڵا بەردەوام ئاگداری بین کار ناشرین بێ. سیفەتێکیش لە کاتێکا جوان بوو لە هەموو کاتەکانی تریشا بەلامانەوە جوان بێت. نابێ ئەمە یەکێک لەو شتانەی کە زۆر ترسناکە بەڕاستی ئەگەر بێت و بەو شێوازە بێ ئەوە ترسناکیەک دروستەکە بۆ ئەو کەسەیە. و بۆ نمونە حتا یەکێک لەو شتانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جارێک پیاوێکە بینێ کە حوشترێک بەرەو ڕووی دێت کە ئێوێ بانی حوشترێک کات، کراسەکەی بڵێن ئەو دزداشەی ئەو جلەی کە لەبەریا بووە بەرکۆشەی کە لەبەریا بووە هەڵی ئەگرێتەوە بۆ نمونە وەکو ئەوەی کە حوشترەکە وابزانێت کە خواردنی تایە کە بەرەو ڕووی
خاوەنی حوشترەکە بێت. لەو کاتەیە کە ئەمە ئەبینێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ فەرمێ ئەگەر خواردنەکەی نەدێتەوە بە درۆ حیسابە، نابێت درۆ لەگەڵ حەیوانی شا بکرێت. جاری وا هەیە ئێمە بە یەک جارێ بە مناڵڵێن وەرە بە ئەو شتت بینێ کە نایدەیتێ چ ترسناکێک دروستە بێ. هەتا یەکێک لە سەحابەکان کە عەبدوڵای کوڕی عامرە فەرمێ جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ماڵمان بوو، کە لە ماڵمان بوو لەو کاتەیە دایکم ویستی بانگ کە کە بانگی کردم وتی وەرە ها چۆن بڵێ ها وەرە شتێک ها کەلیمە ها یعنی ها وەرە شتێکتە دەمێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرمووی ئایا شتێکی ئەتەوێ شتێکی بیتێ؟ ئەویش فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمەوێ خورمایەکی بەمێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو ئەمما ئەنەکی لەو لەم تُعطیه شەیئەن کوتیبەت عەلەیکی کذبە، ئەگەر هاتوو ئەو شتەی کە ئەیڵێی نەیدێتێ بە درۆیەک لەسەر حیسابە. جاوەرە یەک درۆیەک لەگەڵ مناڵە سیاغەی شەخسیەتی دواتر درۆی تیاچێنی. بەڕێزانمە زۆر ترسناکە، ئەبێ زۆر وریابی هەموو کاتەکانت بە ڕازگۆیەتی دەرکەوی تا سیفەتی ڕازگۆیەتی لە مناڵەکە تا دروست بێ. یەک سیفەتی درۆ بەسە بۆ ئەوەی کە ئەو کەسایەتێ لە شوێنەکانە و لە شوێنێکا کە پێویستی زانی درۆ بکات، بەسە بۆ ئەوەی کە کۆپیکە لە چەندین شوێنی تر دووبارەی کاتەوە، بەسە بۆ ئەوەی کەوا کۆپیکە لە زۆرترین بوارەکانی ژیانی جێگەی بکاتەوە. زۆر ترسناکە. بۆیە یەکێک لەو شتانەی کە زۆر ترسناکە بریتیە لە درۆکردن بە تایبەتی لە هاو ئاراستەکردن، واتە دوو فاقی هەبێ لە سیفەتەکانە، واتە دوو فاقی هەبێ لە سیفەتەکانە زۆر ترسناکە. نابێت دوو فاقی هەبێت، ئەبێ یەک ئاراستە بین، هەموو شتێکی چاک هەموو کاتێک چاک بێ، هەموو شتێکی خراپ هەموو کاتێک خراپ بێ، و ئێمە بە شێوازێکی تەندروستانە لەگەڵ ئەو مناڵە مامەڵە بکەین. ئەگەر هاتوو ئەمەمان کرد ئەمە سیفەتێکی زۆر ترسناک دروستەکە. یان بۆ نمونە ئێمە خۆمان جاری وایە ڕێگە بە مناڵەکەمانە دەین هەندێک سلوکە هەندێک فعلکە لە هەندێک کاتیشا مەمنوعیەکەی ئللا بێ پێی بڵێ لەو کاتانە قەینا، بەڵام ئەگەر هاتوو ئەو کاتە بوو کاتی فڵانە. بۆ نمونە هەموو ڕۆژێک کاتێک بۆ یاری بۆ دیاریەکەی، لەو کاتە یاریە نابێ منعی بکەیە، بێ کاتی خۆی هەبێ. چۆن خوا تۆ کاتی ژیانتی ڕێک خستووە کاتی نوێژی بەدایمی بۆ داناوە، کاتی تایبەتت بۆ مناڵەکەت بۆ یاری دانا بێ هەموو کاتی و کاتە کاتی یاری بێ، یان خۆشتر لە یاریە بێ بۆ دابینکەی. نابێت کە تۆڵێ ئەو کاتە هەموو ڕۆژەڵێ و کاتە یاری، ئێستا کاتی ناخواردنە ڕۆژێکی تر لە کاتی یاریەکە ئاڵی بڕۆ فڵان شت بکە، نایە یاریەکە بکە، بەڵام لە کاتی خواردنەکەی ئاڵی کاتی خواردنە کاتی یاری نییە. بۆیە ئەم دوو ئاراستەیە، ئەم دوو فعلیە بەڕاستی مناڵ ئەخاتە جێی ترسەوە مەشاکلی بۆ دروستەکە و گرفتی بۆ دروستەکات. ئەوەی کە زۆر مهمە بە تایبەتی کە زۆر گرنگە پێویستەکە کە ئێمە وریای ئەو سیفەتە بین کە دوو ئاراستەیی نەبین لە مناڵەکانمانە، واتە لایەنی لا شعور متابعەی چیەکە شتە جیاوازەکان زۆرتر ئەکا لە شتە لێکچووەکان. ئەم قسەیە زۆر گرنگە لای خۆتەڵی گرە. لا شعور دیقەتی شتە جیاوازەکان ئەدات وەک زیاتر لە شتە هاوشێوەکان. عقل دائیمەن خۆی وخوا وای دروست کردووە کە بەردەوام زیاتر بەرەولای سیفەتە هاوشێوەیەکان بڕوە تا مەبدە دروستکە، تا مەبدەئی ئیستنباط و ئیستدلال دروستکە، واتە بە دوای مەبدەئی هاوشێوە بوونا زیاتر ئەگەڕێ. بەڵام لایەنی لا شعور بەردەوام بە دوای جیاواز بوون ئاگەڕێ. بۆیە ئەگەر هاتوو سیفەتەکانت هەموو کاتێک لە هەموو چرکە ساتێکە لە هەموو بار و زروفێکە بە یەک ئاراستە نەبوون ئەو کاتە بە زیانەکەوێتەوە لەسەر مناڵەکەت. ئەمە زۆر گرنگە کە پێویستەکە کە وریای بیت. بەڕێزان وریای ویجدان بە هەر کەسێک کە ویجدانی تیا دروست نەبوو کەسایەتی گەورەی تیا دروست نابێ. دین هاتووە بۆ خزمەتکردنی ئینسان لە دروستکردنی ویجدانە. وەلوموا ئەنفوسەکم، لۆمەی نەفسی خۆت کە پێش هەموو کەسێک خۆتە سنگێنە. یەکێکی تر لە شتانەی کە زۆر گرنگە ئەگەر تۆ بۆ نمونە ئەتەوێ کەسایەتێکی چاکتە بێ لە دینە زۆر ئەیەوێ ناخی خۆت کاتە ڕەقیب. یەکێکە لەو بنەمایانەی کە ئەحکامی شەرعی ئەگەر هاتوو بۆ نمونە هیچ ئەگەر شتێک هاتە بەردەمت هیچ حکمێکی شەرعی لەسەر نەبوو، لە دینەکەی خۆتا نەبوو، لە قورئانە نەبوو، لە ئەحادیثا نەبوو، لە قەولی سەحابە و ئەئیمەیان نەبوو، اینجا لە ئەدیانەکانی پێشینانی ئێمە نەبوو، ئەو وەختا بێ بگەڕێتەوە بۆچی یەکێک لەو شتانە لە دوای ئەوەی کە بۆ نمونە عورف و عادەت و ئانە بەشێکە لەو ئەحکامە شەرعیانە و لە هەمان کاتیشا یەکێکی تر لەوانە ویجدانی خۆتە کە چیت بۆ خۆت پێ خۆشە بۆ براکەش پێت خۆش بێ، ویجدانت خەرەکات. ئەحکامێکی شەرعیە لە ناخی موسڵمانەکانە بێ دروست بێ، لە ناوی دایک و باوکا بێ بەردەوامی بە ویجدان بی. ویجدان ئەو چاودێرە گەورە زۆر گەورەیە کە لە ناخی مرۆڤ بە زۆر بەناسکی لەگەڵ خۆتا مامەڵاکە.
هەڵێ سەنگێنێ کاتێک کە تۆ بۆ نمونە هەڵەیەکەکەی ویژدانت دێت لۆمەتەکە ویژدانت زنوبێ اینجا ئەمە چۆن بۆ مناڵەکە فێرەکەی دیار نییە وایە نا چۆن دروستیەکەی خۆ لە مناڵەکە تۆ دیار نییە بەڵام ئەگەر هاتوو بۆ نمونە تۆ ئەمڕۆ فعلێکت کرد بۆ نمونە هەژارێ هاتە بەردەم دوکانەکەت و لەو کاتە مەشغوڵ بوویت و نەت بەرژا بەشێک شتێکی بیتێ چەندێ جوانە لەو کاتەیە باسی ئەمە بکەیت سەیری کە بەم شێوازە بڵێکی ئەگەر بڵێ بۆ خوایە ئەمڕۆ ئێوارە ئەچیتەوە وجدانە تۆزی عەزاب بدە ئەمڕۆ هەژارێک هاتە بەردەمی دەرگا بەڕاستی عەزێتی دام کە دوای ئەوسا بیرم چوو لەو کاتە شتی بەمێ مناڵەکە دەزانێت کە تۆ خۆتە لەسەنگێنی ئەویش فێرە بێ هەر کاتێ چاکە هاتە بەردەمی وجدانی ئازاریدا وجدانی پیا بچێتەوە بۆی کەوا بۆی دروستکە کەواتە ئێمە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە وجدانە ئەبێ لە ناخمانە دروست بێ ئەگەر ئەتەوێت لە مناڵەکە تا وجدانێکی پاک و تەندروست و چاک دروست بێ پێویستە کە خۆت نموزەجی وجدانی جوان پیشان بی ئەو کاتێک کە بۆ نمونە ئەڵێ بەخوا قسەیەکی غەڵەتم لە دەم دەرچوو ئەمڕۆ بەرامبەر بە فڵانە کەس ئەمە وجدانتە ئەو کاتە مناڵەکەشت فێرە بێ هەر کاتێ قسەیە فعلێ غەڵەتی لێ دەرچوو یەکسەر چی بکات یەکسەر بە خۆیان بچێتەوە شەوەکەی نەیەک لە بگەڕێتەوە بۆ بەیانەکەی یا بۆ نمونە ئەمڕۆ بەڕاستی فڵانە کەسم بینی تۆزێک کە ترسێ من نەبێ هاتە بەردەم کە تەلەفۆنێکی بۆ ئەڵێ کاک فڵان بڵێ خوا ئەمڕۆ داوای لێ بنەکەم بۆ خۆیان زۆر سەرقاڵ بووم وە حەقی خۆم پێ نەدای لە خزمەتتا بمەرێ دەنگ باسان چۆنە وەستان چۆنە مناڵەکەت بینی ئاوا خۆی هەڵەسەنگێنێ چاودێرە ڕەقیبە داخلیە گەورە جوانەکەت بۆ دروستەکە هەرچەندێک خەڵکی پێت بڵێ بچووکیە بۆت ئەگەر خەڵکی پێت بڵێ ئەرێ بۆ لە فڵانە کەسە نەپرسی دوایی بیشیکەی زۆر جوان نییە بەس ئەگەر خۆت کردت بۆ مناڵەکەت وانەیە بۆ ژیانت جوانە لای ئەو کەسەر جوانە بی سەیری ئەگەر ڕۆژێک ئاوە تەلەفۆنێکت بۆ یەکی کرد بڵێت خوا داوای لێبوونەکەم ئەمڕۆ حەقی خۆیان پێ نەدای چەندێ جوانە ئەگەر ڕۆژێک توو ڕەبووی وەک مامۆسایەک بۆ بەیانی کە ڕۆژیتە مەکتەب و پێی بڵێ بەڕاستی خوێنکاران دوێنە لێتان توو ڕەبووم داوای لێبوونتان لێکم ئەگەر تۆ بۆ نمونە ڕەفتارێکی ناشرین بەرامبەر بە خوێنکارێک کرد پاش ماوەیە دوای ئەوسا بۆ نمونە کە تۆ باست کرد یان چەند مووقفێکی وجدانی خۆت بۆ مناڵەکەت جێڕایەوە سیارێکە پێوە دەیتە تەنیشتی یەکێکە مناڵەکەت لەگەڵایە تێپەڕەکەی دوای ئەوسا بڵێ وەڵڵاهی بەڕاستی هەڵم نەگر چێڵێ و احتیاج نەبوو چێڵێ فڵان نەوێ ئەگەر بەجێکە دانایەوە فێرە بێ هیچ کاتێک ڕەقیبەکە بەسەرێوەتی یەکسەر ئەیهێنێتەوە ناو چاکەکانەوە ئەم وجدانم بۆ دروستکە بۆ مناڵەکە چاکە بێ دوایی ئەگەر ڕۆژێ بۆ نمونە لە ڕۆژان کە تۆ قسەیەکی ناشرین توو ڕەبوونێکەتە بوو لە خێزانت لە کەس و کار ئەگەر هاتوو بەرچاوی مناڵەکە بڵێ داوای لێبوردنەکەم ئەیش فێرە بێ کە دواتر داوای لێبوردن بکات زۆر سیفەتمانەیە ناتوانین بڵێ من بەما ناسرێن بە هەموو ژیانم سەی چەندێکەمە ئەگەر تیاشمانە بێ بە هەمان ئەو شتانی کە ئامانە بەس ئەتوانین ئەگەر پێتان بڵێم چەند سیفەت هەیە کە پێت ناخۆشە تیاشتایە سەیری کە یەکێک لەوانە ئێساڵێکی وەڵڵی من یەک کەسی قسەم پێ بکە قەت خۆم پێ ناگیری ئیلا قساکەم هەم ئێتیزاز بە چیەکەی سەیوە سەقەتکردنی مناڵەکەیە کە گوێی لەما بێ ئێژ بە هەمان شازمە لێ دروستە بێ ئەڵێ چی ئەڵێ بەو خوایەکەم من دائیمەن عادەتم وا بووە لە ئیش و کارە حەزم کردووە دایم لە برادەرەکان باشترمە و کەسایەتە خولیایکی دروستە بێ مادی بۆ دروستە بێ ئەڵێ بۆ نمونە من قەت ئەوە لێک نادەمەوە حەزم کردووە دائیمەن ئەگەر شتێک بوو بێ من زووترین کات باشترین هەڵبژاوی مناڵەکە فێرە بێ براکەی پاشقۆ لە براکەیە ئێمە احتیساس بە چیەکەی ئەمە زۆر خەتەرە لە ناو شخصێتی مناڵەکەتە دوو جا سێ جا ئەم احتیزازانە بۆ مناڵەکە دەربڕە خۆی لە ناخێجیەکەی بێتەوە سیفەتە جوانەکان دروستکە تا بتوانێت کە بۆ ئیشی احتیزازی بۆ دروستکەی بۆی خولیای خوێندن خولیای تەرتیب خولیای خزمەتکردنی ئینسان خولیای ئاینی خولیای ڕوحی ئینسانی خولیای ئیجتماعی خولیای تربەوی خولیای اقتصادی هەمووی تەبێت بەس بە جوانی کە وتە خولیا هەموو کاتێک هەوڵی بۆ بدەیت هەموو کاتێک تیاتا باریز بێ هەموو کاتێک تیاتا دیار بێ هەموو کاتێک بە هەموو شیازێک تیاتا جێی شانازیت بێ ئەڵێ هەوڵە دەم لە ژیانما خۆم زۆر لەوە پارێزم درۆ نەکەم ئەم سیفەتە چەند جاگایانتە مناڵەکەت وی پێویستەکە کامە بڵێ کامە زۆر گرنگە ئەم اعتزازە ئەبێ بۆ خۆ دروستکەی پاڵنەری جوان بۆی دروستکەی